لێپسراوی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی و وەفدی یاوەرێتی سەردانی تەلەڤیزیۆنی پەروەردەیان کرد. وێڕای سوپاس و پێزانین لە پای ماندووبوونیان بەتایبەت لە سەردەمی کۆرۆنا چەپکە گوڵی ڕێز و وەفایان پێشکەشکردن بۆ زیاتر خزمەتکردنی خوێندکاران هاوکات پشتیوانی خۆیانیان بۆ دووپاتکردنەوە. بەڕاستی بۆ ئێمە پشتیوانێکی زۆر گەورەیە بۆ هیواین بتوانین لە ئاستی ئەو داواکاریانەی بەڕێزیان نابین کە بتوانین کارەکانمان زیاتر بۆ پشتیوانی قوتابیان و خوێندکاران بێ لە سەرجەم چین و توێژەکان و لە هەموو سەرتاسەری کوردستانە. ئێمەش بە پێی توانای خۆمان بەڵێنمان داوە کە لەسەر ئەو کارە بەردەوام بین و بە مەبەستی پشتیوانی و زیاتر بە ئاگابوون لە ئیشوکارەکانیان و لە سەروبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بارودۆخی لەم ڕۆی هەرێمی کوردستاندا هەیە. لێپسراوی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی سەردانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کرد و لەگەڵ بەڕێوەبەری گشتی و لەگەڵ بەرپرسی بەشەکان کۆبووی و پاڵپشتی و هاوکاری خۆیانیان بۆ دووپات کردەوە. سەردانی فڕۆکەخانەی سلێمانیمان کرد لەگەڵ کاکتار و لەگەڵ فەرمانبەرەکانە دانیشتین سپاسمان کردن و ئێمە پشتیوانی خۆمان وەکو مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بۆ دووپاتکردنەوە کە ئێمە هاوکاریانین و یارمەتی دەریانین و چی بە ئێمە بکرێ ئێمە پشتیوانیان ئەکەین. من زۆر سپاسیان ئەەکەم و هەر لەمیانێ هەر ئیمڕۆژ ئێمە پێشەمە سەردانی قەناتی فەزایی پەروەردەمان کرد کە قەناتێکە کە بەردەوام بووە لەم دۆخەیە نەوەستاوە بەرنمەکانی زیاتر بووە. ئێمە دەست پێشخەر بووین لە دروستکردنی یەکەم کەرەنتینە لە سەرتاسەری عێراقا نەک لە سلێمانیە بە تەرخانکردنی بینایەک لە ناو فڕۆکەخانەی سلێمانیە بۆ هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە لە سەرەتای دروستبوونی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستانە دروست بوو. سوپاسی بەڕێزیانەکەم بۆ هاتنیان بۆ فڕۆکەخانەی سلێمانی بێگومان هاتنی ئەم بەڕێزانە بۆ فڕۆکەخانە پشتگیریەکی گەورەیە بۆ ئێمە. دواتریش لێپسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی و وەفدەکەی بە شێوەی مەیدانی سەردانی سەرجەم بەش و یەکە کارگێڕەکانی ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کرد و چەپکە گوڵی ڕێز و وەفایان پێشکەشکردن پاڵپشتی و پشتیوانی مەڵبەندیان بۆ دووپاتکردنەوە. ئەوەشیان خستە ڕوو کارمەندانی فڕۆکەخانە بە تایبەت لەم سەردەمەدا توانیوانە کارەکانیان بە شێوەی سەرکەوتوانە ئەنجام بدەن و خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. سەردانی وەفدی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بینینی سەرجەم کارمەندان بوو بۆ زیاتر پشتیوانی کردنیان. یەکێتەکان بە یەک تیم لە سەرجەم سێکتەرەکانی حکوومەت و ئۆرگانەکانی حزب هەوڵەکانیان بۆ چاسەکردنی کێشەکان و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و سەرکەوتن بەسەر قەیرانەکان چڕ کردوێتەوە بۆ زیاتر نێوبوونەوە و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.